سڵاوتان لێبێت. من عامر عەبدوڕەحمان گێژ گۆران، کاندیلی لیستەی ژمارە 222 یەکێتی نیشتیمانی کوردستانم لە بازنەی دیالە. ژمارەکەم 11ە. بڕوانامەی بەکالیۆرەسم هەیە لە یاسا، هەروەها بەکالیۆرەسم هەیە لە زانسە سەربازیەکان. چەندین ساڵە لە بواری سەربازی خزمەت دەکەم و دەمەوێت بە بەدەستهێنانی متمانەی ئێوە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق پارێزگانی لە مافەکانی ئێوە بکەم. جەماوەری دیالە و خانەقینی خۆشەویست، پێشمەرگە قارەمانەکان، هێزەکانی ئاسایش و ناوخۆ، دەنگدەرانی جەلەولا و جەبارە و شارەبان، سەعدیە و قەرەتەپە و مەندەلی، ئێمە وەکو لیستی 222 یەکێتی نیشتیمانی کوردستان کار دەکەین بۆ سەقامگیری و ئاشتی و ئارامی لە ناوچەکەمان و دەستەبەرکردنی مافەکان. بەڵێن دەدەین کە هەموو تواناکانمان بخینە خزمەت پرسی بەدەستهێنانی مافەکانتان، داکۆکیکردن لە خاک و ئازادیەکانتان. کار دەکەین بۆ دابینکردنی خۆشگوزەرانی و بوژانەوەی بازاڕ و دابینکردنی ژیانێکی شایستە بۆ ژنان و گەنجان، دادپەروەری لە دامەزراندن لە دەڤەرەکەماندا. ئەمەش لە بەغدا بە هێزێکی خاوەن سەنگ و پێگەوەک و یەکێتی نیشتیمانی کوردستان دەکرێت. دەنگدان لە ئێوە و خزمەت و داکۆکی لە ئێمە. دەنگی تۆ هێزی زیاترمان پێدەبەخشێت تاوەکو ماف و ژیان و ئازادی کۆمەڵانی خەڵک مسەوگەر بکەین. بۆیە داواتان لێ دەکەم دەنگ بدەن بە لیستی یەکێتی نیشتیمانی کوردستان ژمارە 222 کاندیدی ژمارە 11 لە پێناو ژیانێکی باشتر و داهاتوویەکی گەشتر بۆ نەوەکانمان دەنگ دەدەین، بەهێزەوە لە بەغدا دەبین.